مەزراندن بەڵێ بۆ دامەزراندن بایکۆت 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 الوەستی دۆستی حکومەت دژی ملت دۆستی حکومەت دژی ملت بایکۆت 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 داهاتی مامۆستایانی وانەبێژ زۆر کەمە بە کەوکی ئەوە نایە کە پیاوێک بڵێ بن ئیتر ژیانم ئەبێ لە سەر ئەم مەعاشە بێ نە لە کاتی خۆی ئەدرێ نە ئەزانرێکەی ئەدرێ نە ئەزانێ بڕەکەی چەنەیە ئەگەر کاتێک بگەڕێتەوانێ بۆ حسەمان بۆ حسابکرێ هیچ کەسێ نازانێ داهاتی ئەو مانگەی چەنەیە ئەوە لەبەر ئەوەیە زیاتر هەیە ماڵ و مناڵی هەیە ئەرکی پیا قورسرێکە لە ئافرەت ئەو لەبەرە هۆکارانێ نیبن بۆ دەسەڵاتداران ئێمە هەڵمان بژاردن تەنها بۆ خزمەتکردن نەک بۆ بووچە وەرگرتن لە نووسینگە دانیشتن مامۆستای وانەبێژ بووە بەڵام ئیتر لە وڵاتەیە هەموو خەون و ئاواتەکانی کە چەندین ساڵە بنیادی ناوە هەر هەموو لە گۆڕنراوە بۆیە سەری خۆی هەڵگرتۆ خۆی یاوەتە دەستی قەدەر و قاچاقچی و ئاوی ئیجە و کۆمەڵێ معاناتی ئەو ڕێگە دوورە بەڵام بۆ ئەوەی ڕزگاری بێت لەم وڵاتە بێسەروبەرەیە و لە وڵاتێکی ترا لە ژێر منەتی میلەتێکی ترا بژی پەرلەمان بۆ ناوێرن بۆ ناوێرن بەنگ هەڵبێنن بۆ ناوێرن بەنگ هەڵبێنن بۆ خەوتووە بۆ خەوتووە بۆ بێدەنگ بوو بۆ خەوتووە